سوارچاکی ئاوەدانی کاندیدی ژمارە 1 لەسەر لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان مامی بچووک قوباتی مام جەلال. قوبات تاڵەبانی سەرۆکی لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان قەزای چەمچەماڵی بەسەر کردەوە و لامیانی بەشداریکردنی لە کەرنەڤاڵێکی جەماوەریدا پەیامی یەکێتی بۆ جەماوەر و لایەنگرانی یەکێتی دووپات کردەوە و ڕایگەاند یەکێتی تاکە هێزە کە پەیامی ڕوون و ئاشکرای هەبووە و خەمخۆرانە پلانی بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و سەرجەم چین و توێژەکان داڕشتووە. کەس و کاری سەربەردی شەهیدان و ئەنفالکراوان سڵاوێکی یەکێتیاتان لێبێت. هەواڵان 4 ڕۆژمان ماوە تاکو ماندووبوونی ئێوە ڕەنج و تێکۆشانی ئێوە ماندووبوونی یەکە بە یەکەی کاندیدەکانی خۆمان بکەین بەسەر کەوتنێکی گەورە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانەکەمان بۆ لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی شەهیدان و ئەنفالکراوان لیستی هەواڵ مام جەلال. هەواڵان تاکو ئێستا جوانترین بانگەشەمان هەبووە، تاکو ئێستا تاکە هێز بووینە کە پەیامێکی ڕوون و ئاشکرامان هەبووە، تاکە هێز بووینە کە خەمخۆرانە پەیامان هەبووە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان، بۆ کەس و کاری شەهیدان و ئەنفالکراوان، بۆ زیندانیانی سیاسی و کەمەندامبوانی سەنگەر و پێشمەرگە دێرینەکان و کادر و تێکۆشەرە دێرینەکان و ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان، بۆ گەنجان، بۆ ژنان، بۆ لاوان، بۆ خوێنکاران لە بادینانەوە تاکو و گەرمیان لە پایتەختی کوردستانەوە تا پایتەختی ئەنفال و شەهیدانەوە. هەواڵان کە ئێمە دەستمان بەم بانگەشەیە کرد بە یەک وشە دەستمان پێ کرد، بە وشەی بۆ. ئەو بۆیە هەم پرسیار بوو هەم وەڵام بوو. بۆ یەکێتی، بۆیە یەکێتی، بۆ یەکێتی، بۆ یەکێتی، لەبەرەوەی کە یەکێتی خەمخۆری کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو. ڕاستە خەڵک ناڕازی بوو، ڕاستە خەڵک نیگەران بوون، ڕاستە خەڵک ماندوو بوون، ڕاستە ماوەیەکی زۆرە خەڵک بە جۆرا و جۆر هەوڵی داوە ناڕەزایەتی خۆی دەربڕێ. بەڵام لێتانە پرسم کێ خەمخۆری ڕاستەقینەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە؟ کێ؟ هەر یەکێتی خەمخۆری ڕاستەقینەی کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە. لە درێژەی وتەکانیدا قوبات تاڵەبانی ئاماژەی بۆ ئەوە کرد کە زۆر لایەن هەبوون هەوڵیان داوە خۆیان بکەن بە خاوەنی ناڕەزایی هاوڵاتیانی هەرێمی کوردستان، بەڵام شکستیان هێنا و تەنها نائارامیان لە هەرێمدا دروست کرد. جەختیشی کردەوە لەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە هێزە کە دەتوانێت ئارامی بۆ هەرێمی کوردستان دەستە بەر بکات. خەڵک هەبووە ویستویەتی خۆی بکابە نوێنەری خەموژانتان، خەڵک هەبووە لایەنی دروست کردووە، لایەن و حزب و بزوتنەوەی جیاواز هاتوونەتە مەیدانەوە، ویستویانە خۆیان بکەن بە خاوەنی ناڕەزایەتی ئێوە. بەڵام من لێرەوە پێتان ئەڵێم، مەناوی ئێوە پێیان ئەڵێم شکستیان هێنا ئەوانە. یەک بەرهەمیان هەبووە، تەنها کوردستانیان نائارام کرد. ئێمە کوردستان ئارام دەکەینەوە. ئەوەی شەڕی بینیوە، ئەوەی شەڕی بینیوە، ئەوەی شەڕی کردووە، ئەوەی قوربانی داوە لە هەموو کەسێ باشتر قەدری ئارامی و ئاشتی ئەزانێ.
ئەویش یەکێتی نیشتیمانی کوردستانە، ئەویش هێوەی تێکۆشەرە کە خوێنتان بەخشیوە لە پێناوی پاراستنی ئارامی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. بۆ ئێمە هاتوین بە سێ دروشمەوە پێتان ئەڵێین ئێمە ئارامی ئەپارێزین بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان، چکە نەزانین دوای ئارامی خۆشگوزەرانی و ئاوەدانی بەڕێوەیە. ئێمە ئەتوانین خۆشگوزەرانی و ئاوەدانی دەستەبەرکەین بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان، چکن ئێمە تەنها هێزێک نین کە هێزێکی جەماوەرین، ئێمە هێزێکین کە نەک تەنها هێزی پێشمەرگەی کوردستانمان هەیە، نەک تەنها هێزی ئاسایش و پۆلیس و هێزی دژە تێرۆرمان هەیە، ئێمە هێزی گەلمان هەیە و ئێمە هێزێکی کاریگەرمان هەیە بۆ بنیادنانی وڵات. ئێمە کەرەستەی حکومڕانیمان هەیە تاکو بتوانین ئەو بەڵێنانەی کە پێشکەشتان یەکەین بەدی بهێنین. قوبات تاڵەبانی ئاماژەی بۆ ئەوەش کرد یەکێتی ئەو هێزەیە کە هەمیشە بەدەم داواکاریەکانی جەماوەرەوە هاتووە، هەر بۆیە هەوڵی داوە دانیشتوانی چەمچەماڵ لە ڕێی پترۆدۆلارەوە سوودمەند بن لە سامانی سروشتی ناوچەکەیان و بەو داهاتە چەندین پرۆژەی خزمەتگوزاری جێبەجێکراوە. ئێمە بەڵێنماندا، ئێمە داواکاری ئێوەمان گوێ لێ بوو، ئێوە وتان کێڵگەیەکی گازی گەورە هەیە لەم ناوچەیە، ئەبێ خەڵکی ئەم دەبەرە سوودمەند بێ لەو کێڵگەیە. ئێمە گوێمان لێ ئێوە بوو، بۆ ئێمە هاتین پێترۆدۆلارمان بۆ ئەم ناوچەیە دەستەبەر کرد تاکو خەڵکی ئەم دەبەرە سوودمەند بێ لە سامانی سروشتی ئەم دەبەرە. بەو داهاتە ملیۆنەها دۆلار جادەقیر تاوکراوە، 26 گون کارەبای بۆ ڕۆیشتووە، قوتابخانە بنیاد کراوە لێرە، نەخۆشخانە بەگەڕخراوەتەوە لێرە. من بۆ یەک ڕۆژ دەسەڵاتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانم بە فەرمی هەبووە، یەک بڕیارم دەرکرد، ئەویش دابەشکردنی 11,000 پارچە زەوی بوو بەسەر کەسوکاری شەیدان و ئەمڕۆ لێرەوە دەست پێکراوە بە دابەشکردنی ئەو پارچە زەویانە. لە بەردەوامی وتەکانیدا بۆ جەماوەری قەزای چەمچەماڵ قوبات تاڵەبانی سەرۆکی لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان دووپاتی کردەوە کە لە ڕابردوودا بەڵێنی کەمیان داوە، بەڵام سەرجەم بەڵێنەکانیان جێبەجێ کردووە لە چاکسازی و نەهێشتنی دووموچە و بندیوار و بەدیهێنانی شەفافیت لە فرۆشتنی نەوت و غازدا. لە ئێستاشدا یەکێتی بەڵێنی ئارامی و دەستەبەرکردنی هەلیکار و خزمەتگوزاری داوە و سەرجەم بەڵێنەکانیشی جێبەجێ دەکات.